ڕێکخراوی ملەکەوە بۆ پاراستنی ژینگە چالاکیێکیان بە ناوی مەرگی سروشت ئەنجامدا کە دوو نمایشی فۆتۆ و ڤیدیۆیی لەخۆ گرتبوو. یەکەمیان بە ناونیشانی نمایشی مەرگی سروشت لە کامێرای ڕاوچیەکانەوە لە ئامادەکردنی ڕێکخراوی سروشتی کوردستان و نمایشی دووهەم مەرگی درەخستانەکان لە کامێرەی ئەندامانی ڕێکخراوی ملەکەوەوە. ئەوەی کە ئێمە لێرە نمایشمان کرد ئەتوانین بەم تراژیدیا و لە ڕووی لەدەستدانی سامانێکی ژینگەیی کە ئەویش دارستانەکانە سامانێکی مێژینەیی و لە کۆنەوە مرۆڤایەتی بە تایبەت ئەم ناوچە سنووریانە ئەم ناوچە کوێستانیانە سوودی لەم دارستانانە بینیوە وەکو حەشارگە وەکو پەناهگا وەکو بژێوی ژیان. ئێستاشدا پایەیەکی گرنگی ژینگەی وڵاتەکەمانن بەسەوەریکی گرنگی ژینگەیمان بەڵام بەداخەوانێ مەترسی لە ناوچوون و هەڕەشەری ناوچوونیان لەسەرە. من زۆر مەمنووی ئەو خەڵکە ئەبم کە ژینگە بە پاکی ڕاگرن وەکو ماڵەکانی خۆیان. زۆر مەمنووی ئەو کەسانم ئاگر بەرنێنەوە لە شار و کوردستان لە مشاخ و کێوانە بێزمان ئەسووتێ هەزار بێزمان ئەسووتێ ڕەحمە لەو کەسانەی کە ژینگە ئەپارێزێ. ئەندامێکی لیژنەی کشتتوکاڵی پەرلەمانی کوردستانیش دەڵێت پاراستنی ژینگە ئەرکی هەمومانە بۆیە پێویستە وەک ماڵی خۆمان بپارێزین و بیکەینە کولتور. دارستانەکانمان سروشتی جوانی کوردستان بە شێوازە دەسووتێنرێت و هەروەها دەیان و سەدان و هەزاران باڵندەی جۆراوجۆر و جوانی کوردستان بە شێوازە بەداخەوە دەیڵێن بەر ئەو شاڵاوی سووتان نەکەوتووە. بۆیە بە بڕای ئێمە پاراستنی ژینگە پاراستنی دارستانەکانمان و پاراستنی باڵندە و سروشتی کوردستان ئەرکی سەرشانی یەک بۆیەکی کۆمەڵانی خەڵکی کوردستانە و پێویستە ئەگەر ئێمە ژینگەمان بەلاوە گرنگە دەبێت پاراستنی ژینگە و پاراستنی ناوچە سەوزاویەکان لە هەرێمی کوردستاندا بکرێتە کلتور. هیوادارم ئەمە بێتە هۆی هۆشیاری بۆ کۆمەڵگا بۆ تاکەکان کە بتوانن بەشێک من لە پاراستنی دارستانەکان هۆکارێکن بۆ کوژانەوەی ئەم سووتانی ئەم دارستانانە هۆکارێکن بۆ پاراستنی زیندەوەران کە بەڕاستی لە ماوەیە کە وەرزشی گەرمایە ئەبینین ڕۆژانە کە ژینگەیەکی زۆر ئەسووتێنرێت ڕستانێکی زۆر ئەسووتێنرێت. لەگەڵ ئەوەی سووتانی پوش و پاوان و دارستانەکان و زیندەوەرەکان دەستێکی بێبەزەیی مرۆڤە دژە ژینگەیەکانە، بەڵام لامان کاتدا چەندین ژینگە دەستی دیکە بەردەوامن لە خەم و خزمەتی ژینگەدا. ئەوەی ئەم شەو ڕێکخراوی ملەکەوە بۆ پاراستنی ژینگە پێی هەستان نمایشکردن و پیشاندانی چەند وێنەیەک بوو لە کارەساتەکانی ژینگە لە ئێستادا بەرامبەر بە سووتانی دارستانەکان و هەروەها کوشتنی بە ناحەقی زیندەوەرەکان کە ئەرکی بە پرسیارەتی خاتە سەر تاکەکانی کۆمەلگا بەوەی ژینگە بە ماڵی خۆیان بزان و پارێزگاری لە تەواوی ژینگە لە نەسووتان و لە پاراستنی زیندەوەرەکان بکەن. یوسف محەممەد کەناڵی سپێدا، پێنج جوێن.